سەبارەت بە پەرەسەندنی پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووساری عێراق بەڕێز ساتع تەرەف عادل ڕاوێژکار یاسایی کۆمەڵی بەرگری لە ئازادی ڕۆژنامەگەری لە کەربەلا و بەڕێزیان لەگەڵمانن. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان. بەڕێز ساتع، ینی ئەو جۆرە پێشێلکاریانە چین کە بەرامبەر ڕۆژنامەنووسانی عێراق کرێ؟ بەڵێ ئێوارەتان باش، زۆر سوپاس بۆ ئێوە. ڕاستیەکەی ئێمە لە کۆمەڵی بەرگریکردن لە ڕۆژنامەنووسانی عێراق بارودۆخی ئازادی ڕۆژنامەوانیمان لە عێراق لە پێوە لە حاڵەتێکی باشدا نییە، بەڵکو ئێستا بە دیاریکراوی ساڵی ڕابردوو بە بارودۆخێکی فریاگوزاری تەواودا تێدەپەڕێت، چونکە لە بارودۆخێکی زۆر خراپدا و ئەمەش هەر ئەوە بووە کە کۆمەڵی بەرگریکردن لە ئازادی ڕۆژنامەوانی ئاماژێ پێکردووە لە دوای راپۆرتیدا لە بەرەوەی چەندین سەرپێچی لە دژی ڕۆژنامەنووسان تۆمار کراوە، بە تایبەتی ڕۆژنامەنووسان لە هەندێک ناوچەی دیاریکراوی عێراق. ئەو راپۆرتەی کە ئێمە بڵاومان کردوێتەوە نزیکەی 475 حاڵەتی پێشێلکاری لە دەستگیرکردن و هەڕەشەلێکردن، کوشتن و چەندین سەرپێچی دیکە تۆمار کراوە کە ئێمە توانیمانە دەستمان بەوە بگات کە مانگێک نەبووە لە شارێکی عێراقی ببێ ئەوەی دەستدرێژیکردنی بۆ سەر لەسەر ڕۆژنامەنووسان یاخود دامەزراوە میدیایەکان لە عێراق تێدا بوو بێت، چونکە لە هەندێک شوێندا ئەو کارانە قەدەغا کراون لە پاڵ هەندێک پێگەی تیرۆریستی و پێگەی نەشیاو کە لە دەستەی پەیوەندیەکان نزیکەی 3 جۆر پێگەی دیاری کردووە، ماڵپەڕی دیاری کردو بۆ قەدەغا بکرێت کە ماڵپەڕی تیرۆریزم و بەرهەمی نەشیا و چەند جۆرێکی دیکەن. بەڵام هەندێک شوێن بەبێ ئەوە هیچ پاساوێکی یاسایی هەبێت ماڵپەڕێکی ڕۆژنامەنووسی قەدەغا کراوە پێچەوانەی دەستور و کاری ڕۆژنامەوانیە پێویستە دەستەی پەیوەندیەکانی باسی لەوە کرد لە هەندێک شوێن ئەو کارە قەدەغا کراوە، بەس کاری ڕۆژنامەوانی بوو کە قەدەغا کراوە. لەکوێ عێراق قەدەغا کراوە؟ من ئاماژەم بەوە کرد کە ئەو کارە لە زۆربەی شارەکان شتەکە بە ڕێژەیی بووە تا ڕێگەیان نەداوە، چونکە ئەو راپۆرتی ئێمە واژەمان پێکردووە کە تۆڕی تۆمارکردن بۆت کۆمەڵی بەرگریکردن لە بەغدا، لە شارەکانی هەرێمی کوردستان، لە بەسترا، لە هەموو شوێنێک ئێمە توانیمانە ڕووداوەکان تۆمار بکەین و ڕاستیەکەی ئەو راپۆرتە ئێمە ئامادەمان کردووە کە من زیاتر لە جارێک لە بەغدا ئەو راپۆرتەمان پیشانداوە. ئێمە ئەوەی ئێستاش باسی دەکەین ئەوەیە کە راپۆرتەکە سەرپێچی زۆر گەورەی تێدا ببێ ئەوە هیچ پاساوێکی یاسایی هەبێت، واتە هیچ لێکدانەوەیەکی یاسایی نیە تۆ ڕێگەل ڕێگری لە بوونی ماڵپەڕێکی ڕۆژنامەوانی بکەی تەنانەت ئەو هۆکارانەی کە باسیش دەکرێن لە ڕێگەی پارێزەرانمانەوە کە پەیوەندی بەلایەنە پەیوەندیدارەکان کردوان هیچ قسەیەک ناکەن، هیچ پاساوێکت پێ نادەن. بۆچی کە ماڵپەڕی ڕۆژنامەنووسانی عێراق بەڕێز ساتە تا چ ئاستێک تا چ سنوورێک ئازادن لە کارکردن بۆیان هەیە تا چیا کار بکەن؟ ڕاستیەکەی وەکو دەزانن بابەتی ئازادی بەگشتی بەدای لە ڕۆژنامەوانیش لە نێویشیان دەبەتایبەتی ڕۆژنامەوانی ئازادی ڕۆژنامەوانی پەیوەندی بە میزاجی دەسەڵاتەوە هەیە، لەبەرەوەی لایەنێک نییە کە سەرپەرشتی ئازادی ڕۆژنامەوانی لە عێراقدا بکات، یاخود لایەنێک نییە بنمونە لە کۆمەڵگەی مەدەنی بتوانن پشتیوانی ئەم بابەتە بکەم. بەتایبەتی بەم دواییە ئێستا چالاکی خۆیان لە بەرگریکردن لە ئازادی ڕۆژنامەوانی لەدەست داوە، جگەلەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو دەزانم بەتایبەتی لەم خولەی ئێستای پەرلەمان نەهاوسەنگێکی زۆری تێدا. ئێمە ناتوانین لەگەڵ ئەم پەرلەمانە بگەین بە هاو ئاهەنگی یاخود هاوسەنگێکی سیاسی بەتایبەتی لە دەرکردنی یاسا و ڕفتاری حکوومەت و چاودێریکردنی کارەکانی حکوومەت،
حکوومەت بە یەک ئاراستا دەڕوە تاکڕەهەندەوە تاکڕەوانە کار دەکات لە دژی ئازادیەکان. کاری ڕۆژنامەوانی لە عێراق بە یاسا ڕێکخراوە. بۆچی لە عێراق ئەوەندە قورسە ڕۆژنامەنووس دەستی بە زانیاریەکان بکە و لە پێناویشیا تووشی پێشەلکاری بێ؟ بۆ طبعا العراق عراق دەوڵەتێکە کە لە دەستوردا بەخۆی دەڵێ دەوڵەتێکی دیموکراتین، بەڵام ئەلفبەی دیموکراتیت ئەوەیە کە دەوڵەت بێگەرد بێت زانیاری بە شێوەیەکی ئاسان بەبێبوونی گرێ و بەبێ هیچ کێشێک دەستەبەر بکات بۆ هەموو کەسێک، بەڵام سیستمی سیاسی پەرلەمان و حکوومەت ڕێگە بەوە نادەن کە یاسای وەدەستخستنی زانیاری بە ڕۆژنامەنووسان بگات. لە کاتێک داوی یاسای بۆ ڕۆژنامەنووسان زۆر گرنگە، نەک بۆ ڕۆژنامەنووسان بۆ هەموو خەڵک گرنگە، بەڵام ڕۆژنامەنووسان پشکی شێریان دەست دەکەوێت لە یاسای دەستکەوتی زانیاری، چکە ڕۆژنامەنووسان هەموو ڕۆژێک بە دوای زانیاریدا دەگەڕێن. بۆیە من دەڵێم ڕۆژنامەنووس لە عێراقدا ڕۆژانە کێشەی دەستڕاگەیشتنی بە زانیاریەکان هەیە و ناتوانێت دەستی بە هەموو شوێنێک بگات بەهۆی ئەوەی کە یاسایەک نییە پشتیوانی کاری ڕۆژنامەوانی یاخود پشتیوانی دەستڕاگەیشتن بە زانیاریەکان بکات. بەبوونی ئەو یاسایش کە ئێوە باستان کرد بەهایەکی وای نییە لەبەرەوەی میزاجی دەسەڵات بەرگەی ئەوە ناگرێت کە بە شێوازێکی دیموکراتانە و ئازادانە مامەڵە لەگە ڕۆژنامەنووسان بکات و بەپێی دەستور و یاسا. ئەم دەسەڵاتە ئەم شتەی لەگەڵدا بە کەڵک نایەوە بەڕاستی ڕەچاوی ناکە بۆ ئازادی ڕۆژنامەوانی. باشە بەرە سات ینی تا چەندە بوونی گەندەڵی لە دامەزراوەکانی حکوومەتدا لە پرۆژەکانە بەگشتی لە عێراق وای کردووە کە ڕۆژنامەنووس نەتوانێت بە ئاسانی دەستی بە زانیاریەکان بکات، ڕێگری لێ بکرێ، ڕوبەڕووی هەڕەشە بێتەوە، پێشێلکاری بەرامبەر بکرێنی هێڵم بڕۆنە کۆمەڵک شوێنەوە کە شوێنی قەدەغە کراو بێ بەنسبەت بە ڕۆژنامەنووسانەوە. یعنی ئەمانە تا چەند هۆکار گەندەڵی بەدڵنیاییەوە گەندەڵی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە. من ئەگەر بە ئامار قسە بکەین ئەو ئامارانە تەنیا ژمارە نین بەڵکو ڕووداون بە شێکیان ڕووداوی واقعینەوەی کەچی بەسەر ڕۆژنامەنووسان دێ بە شێوەیەکی ڕۆژانە هۆکارەکەی یەکێک لە هۆکارە هەرە سەرەکی و کڕۆکیەکان یاخود بنەڕەتیەکان کە ڕێگری لە ئازادی کاری ڕۆژنامەوانی دەکات و ڕێگری لەوە دەکات کە ڕۆژنامەنووس ڕۆلی خۆی بگەڕێت. ئەو گەندەڵیەیە کە لە دامەزراوەکانی دەوڵەت و لە پرۆژەکاندا هەیە. من ئەگەر نمونەیەک لە کاری خۆمان بێنمەوە لە پێگەیەکی زۆر گرنگی عێراق، پێگەیەکی ڕۆژنامەوانی ماڵپەڕێکی زۆر گەورە داخراوە لەبەر ئەوەی تەنیا پرسیاری کۆمپانیایەکی وەبەرهێنانی کردووە و لە شاری حلەش لە بابل یەک ڕۆژنامەنووسێکمان هەبووە کە زیاتر لە 20 سکاڵای لەسەر تۆمار کراوە لەبەر ئەوەی یەک راپۆرتی ڕۆژنامەوانی کردووە سەبارەت بە هەندێک ناوەندی حکوومەت و ئەم ڕۆژنامەنووسە تەنیا کاری خۆی کردووە لە کاتێکدا تەنیا پرسیاری پێوەرە تەندروستیەکان کردووە. مەبەستەکە چیە؟ مەبەستەکە ئەوەیە کە ڕۆژنامەوانی بەگشتی ئاستەنگی زۆری لەبەردەمدایە هەر زۆر گرنگە بۆ هەر دەوڵەتێک لە پرۆسی دیموکراسیدا لە ئاراستەکەنی ئەو کارانە، بەڵام ئەوەی ئێمە بینیمانە پێچەوانەیە گەندەڵی لە هەموو شوێنەکەیە گومان تێدانێ، بەڵام دەبێت ئازادی ڕۆژنامەوانی هەر هەبێت و دوشتی لە یەکتری زیان دەبێت بۆ هەموو کەسێک بە ئازادی بتوانن ڕای خۆیان دەرببڕن. لە عێراقدا بە تایبەتیش ئەم ساڵ بەو شێوازە نەبووە، ساڵێکی هەڵاوێر بوو سەبارەت بە ئازادی ڕۆژنامەنووسان بەدیوە خراپەکەی. حکوومەت هەمیشە ئازادی سەرکوت کردووە و دەستگا فەرمی و نەفەرمیەکان ئەو کاریان کردووە. حکوومەت بە هەردوو دامەزراوەکانی هیچ کەم تەرخەمی نەکردووە لە سەرکوتکردنی ئازادی تەنانەت ئامارەکان ژمارەکان گەیشتوونەتە لای ژمارە زۆر زەبەلا. زۆر باشە. بەرە سات سپاس بۆ بەڕێستان پەیامەکەتان ڕوون بوو گەشت. سپاس بۆ سات تەرەف عادل ڕاوێژکاری یاسایی کۆمەڵی بەرگری لە ئازادی ڕۆژنامە نووسان لە کەربەلاوە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.